سەبارەت بە هەوڵەکان بۆ لەناوبردننی مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستاندا کە کارەکانی دەستگای مین لە ڕێنمایی و هەڵکاری بۆ زەوی بە مین چێندراوەکان چی دەبێت بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێت جەبار مستەفا بەڕێزیان سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان و لە ستودیۆکانمان لە شاری هەولێر بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵماندان کاک جەبار سڵاو لێبێم کاتت باش. سڵاو لە بەڕێزیشتان زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت کاک جەبار. لە ئێستادا ئاستی مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستاندا چەندێکە؟ ڕێژەی بوونی مین لە هەرێمی کوردستاندا مەترسیدارە؟ زۆر سپاس بۆ کەناڵی کورسات. دیارە کاتی خۆی بە پێی ئامارێک 776 کیلۆمەتری چوارگۆشە لە هەرێمی کوردستان پیس بووە بە مین و پاشماوەی جەنگی. ئێستا لەو ژمارەیە تەنها 200 کیلۆمەتر لە تەواوی هەرێمی کوردستان ماوە کە بە مین و پاشماوەی جەنگی پیس بووە. بەڵێ زیاتر ئەو ناوچانەی کە مەترسی مینی لێیە، ئەو ناوچانەی کە بە میندا چێندراوە کوێن شوێنێکی کوردستان بەگشتی ئەو ناوچانە دەیانگرێتەوە؟ خۆی مین و پاشماوەی جەنگی لە هەرێمی کوردستان بە ڕێژە دابەش بووە و لەو شوێنانەی کە کاری تێداکراوە یان کاری پاکسازی تێداکراوە 160 دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری پارێزگای سلێمانیش قەزای پێنجوێن لە سەرانسەری عێراق و کوردستان زۆرترین خاچی بە مین و پاشماوەی جەنگی پیس بووە. دوای ئەو قەزای چۆمان دێ و لە دوای قەزای چۆمان ئەنجا قەزای ئامێدی لە پارێزگای دهۆک دێکە ڕوبەرێکی زۆری بە مین و پاشماوەی جەنگی پیس بووە. بەڵێ واتە ئەتوانین بڵێن زیاتر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان مەترسی ئەو مینانی لێیە؟ بە تاکید ناوچە سنووریەکان چکە کار زۆر کراوە لەبەرەوەی کەوتۆتە ئێستا کارکردن لە پاکسازی مین کەوتۆتە ناوچە شاخاویەکان و ناوچە سەختەکان و بەڵام ئەو شوێنانەی کە مین و پاشماوەی جەنگی لێە زۆر نزیکن لە دانیشتوانی دێهاتەکان و ناوچە گەشتیاریەکان و ڕێگریشە لە بەردەم کاری ئاژەڵداری و کاری گەشت و گوزاریش. ئەوە بۆیە تا ئێستا ئەو 200 کیلۆمەترە دەتوانین بڵێن 200 کیلۆمەتری مەترسیدارە لە هەرێمی کوردستان. تەواوی ئەو ناوچانەی کە مینیان لێیە یاخود ئەو ناوچانەی کە مەترسی هەبوونی مینی لێ ئێوە توانیتانە دەستان پێی ڕابکات یاخود دەستنیشانی بکەن هۆشداری خەڵکی لەبارەوە بدەن بۆی کە لەو ناوچانە نزیک نەکەونەوە یاخود لە ئێستاشدا شوێنی دیکە هەیە لە هەرێمی کوردستاندا کە مینی لێ و لەگەڵ ئەوەدا ڕەنگە نەتوانرای بێت شوێنەکانی دەستنیشان بکرێت. بە تاکید ئەو سنوورانەی زۆر نزیکن لە خاچی ئێران دەوڵەتی ئێرانیەوە مچینە نەتواندرێ یان ڕێگە نەدرێ کە تیمەکانی ئێمە ڕووپێوی بۆ بکەن یان ئاماژە ڕێژی بۆ بکەن و ئەو سنوورانەی کە لەگەر دەوڵەتی تورکیا هەندێک مناوەشاتی عسکەری هەیە هێرش و پەلاماردانی جیاجیا هەیە لەو سنوورانە ناتواندرێ ئەو سنوورانە هەم ڕووپێوی بۆ بکرێەوە هەم ئاماژە ڕێژی بۆ بکرێ. هەر بۆ مناسبەی ئەوە ئێمە لە هەفتەی داهاتوو نزیکەی 9 ملیۆن مەتر لە دۆکەوە تاوەکو دەکاتە گەرمیان ئاماژە ڕێژی بۆ دەکەین بۆی ئەو ناوچانەی کە دەستمان پێڕادەگا ئاماژە ڕێژی بۆ بکەین. ئەگەر لە ئێستاشدا نەتوانین پاچیان کەینەوە لایەنی کەم ئاماژە ڕێژی بۆ بکەین و بۆی هاوڵاتیان لەو مەترسیانە ئاگادار بکەینەوە کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە کاتی کار و چاڵاکیەکانی ڕۆژانەی ژیانی خۆیان. بەڵێ لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەگشتی و تایبەتی سنووری پارێزگای سلێمانیش کە زۆرترین ڕێژەی لەناو سنووری پارێزگای سلێمانیدا هەیە. ناوچە گەشتیارەکان زیاتر ئەو شوێنانە کامانن کە مەترسی هەبوونی مینی لێوە ئایا هێمای ئاگادارکردنەوە دانراوە بۆی کە هاوڵاتیان نزیکی ئەو ناوچانە نەکەون بە دوور بن لە هەر جۆرە مەترسیەکی مین؟ بە تاکید ئێمە ئێستا لە پارێزگای سلێمانی لە تەوێڵە ئاوی سەر کە ناوچەیەکی گەشتیاریە
و هەم ناوچەیەکی نیشتەجێبوونە و ناوچەیەکی سنووریشە و ئەوە لەوێ ئێمە هەفتەی داهاتوو ئاماژە ڕێژی بۆ دەکەین ئەو ساینەکان دادنێن کاوەی خەڵک ئاگادار دەکاتەوە کە ئێرە چێلگەی مینە یان جێگای مەترسیە و لە هەڵەبجە و لە سلێمانی لە پێنجوێن کە لەسەر داوای خەڵکی ناوچەکە و لەسەر داوای قایمقامیەتی قەزای پێنجوێن شوێنێک دیاری کراوە کە زۆر لە نزیکە لە شوێنی نیشتەجێبوون پێی دەگوترێت چێلگەی مینی شێخە کوژرا و چەمی ترشەکان هەم لەسەر داوای خەڵکی گوندەکە کە ئەو شوێنانە تا ڕادەیەکی زۆر ناوچەی گەشتیارین دامان ناو ئەم هەفتەیە ئاماژە ڕێژیان بۆ بکەین واروەها لە دۆگ لە زاوێتە کە زاوێتە شوێنێکی زۆر زۆر گەشتیاریە و لە قەزای سیدەکان کە 132,000 مەترە دووجایە ئەوەش ئاماژە ڕێژی بۆ دەکەین کە شوێنێکی زۆر زیندوو حەیەویە بە نسبەت دانیشتوانی ناوچەکە و شوێنێکی گەشتیاریشە. بەڵێ ئەو کەسانی کە تایبەتی دانیشتوانی گوندەکان کە زۆرترین بەرکەوتیان لەگەڵ ئەم جۆرە مین و تەقەمەنیاندا دەبێت ئایا پێشتر ئێوە هیچ ئاگادارێکتان بۆ دەرکردوونە یاخ بە شێوازێک لە شێوازەکان فێری شێوازی بەتاڵکردنەوەی مینەکان کراون یا خۆتەنە ئێوە خۆتان کەسانی پسپۆڕ و شارەزاتان هەیە بۆ بەتاڵکردنەوەی مینەکان ئەو کەسانە دانیشتوانی گوندەکانی جۆرە داواکارێکی لە شێوازان پێشکەش کردووە کە شارەزایی پەیدا بکەن لە مامەڵەکردن لەگەڵ ئەم مینانەدا؟ زۆر سپاس بۆ ئەو پرسیارە. دیارە ئەرچی یەکەمی ئێمە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستانە لە مین و پاشماوەی جەنگی و ئەرچی دووەممان وشیارکردنەوەی خەڵکە لە مەترسیەکانی مین. بە تاکید تیمەکانی وشیاریمان لە هەر چوار پارێزگاکە بەردەوام خۆیان سەردانی دێهاتەکان دەکەن بەبێ ئەوەی دێهاتەکان داوا بکەن لە قوتابخانەی دێهاتەکان یان لە ناو دێهاتەکان سیمینار و کۆڕیان بۆ دەبەستن و مەوادی وشیارکردنەوەیان پێدەدەن و وتاری وشیارکردنەوەیان پێدەدەن لە مین و پاشماوەی جەنگی. بۆیە ئێمە لە هەر پارێزگایەک تیمی وشیاریمان هەیە بەردەوام لە دێهاتەکان دەگەڕێن و پرۆسەیەکی تریشمان بەرپا کردووە چاودێری سەلامەتی لە دێهاتەکان خۆبەخشانە لە پاش تیمەکانی ئێمە ڕێنمایی بدەن بە خەڵکو و لە مەترسیەکانی مین ئاگاداریان بکەنەوە و ژمارەیەکی تەلەفۆنی گەرممان هەیە 182 کە لە هەر کات و ساتێک هەر بینینی هەر تەنێکی لە جۆری مین و پاشماوەی جەنگی هەر کات و ساتێک بێ شەو بێ ڕۆژ بێ دوای ئەوەی کە تەلەفۆن کرا ئاگادار کراینەوە لە ڕێگای ژمارەی 182 تیمەکانمان دەگەنە ئەو شوێنە و چارەسەری کێشەکە دەکەن. بەڵێ زۆرترین ڕێژی ئەو مینی کە لە هەرێمی کوردستاندا هەیە جۆرەکەی چی ئەتوانیتانە جۆرەکەی دەستنیشان بکەن یا خۆت جیاوازە؟ بەتاکید بۆ خۆی دوو جۆر مین هەیە لە هەرێمی کوردستان بەڵام جۆرێکیان ئەنتی تانکی پێدەرێن واتە دژە دەبابە دژە ئالیا دژە سیارە و جۆرێکی تریشەیە ئەنتی پێرسناڵ واتە ئەلغامی دژە کەسی مینی دژە کەسی 190 مینی هەرێمی کوردستان هەمووی دژە کەسیە لە جۆری ڤالمارا و VS50. باڵێ لە کاتی خول و مەشقەکاندا خەڵکی ئەو ناوچانی کە زۆرترین بەرکەوتان لەگەڵ ئەمینانەدا هەیە هەمووی لەم جۆرە مینە ئاگادار کراونەتەوە یاخۆ توانیتانە هێڵکاری و نەخشە و تابلوی تایبەت بە مینانەدا بنێن؟ بە تاکید لە هەموو ئەو شوێنانەی و سەر ڕێگا و سێڕیانەکانی کە بۆ دێهاتەکان دەچێیان بۆ شوێنی گەشتیاریەکان ئێمە بلبۆردمان داناوە بلبۆردی هوشیاریمان داناوە لە هەموو شوێنەکان لە پارەوە تا ئێستا نزیکەی 100 بلبۆردمان لە هەموو هەرێمی کوردستان دابش کردووە لەو شوێنانی کە زۆر پێویستن خەڵک ڕێڕەوی خەڵکە ڕێگای خەڵکە ڕێگای خەڵکی دێهاتیەکانە بۆی لە مەترسیەکانی مین ئاگادار بکرێنەوە. بەڵێ ئەگەر وەکو ڕێژە لاتان بێت یاخود وەکو بە نزیکەی بەڕستان بخەڵێنن
لە سەرەتای دانانی ئەو مینانەوە تاوەکو ئێستا ئێوە توانیتانە بەڕێژی چەندێک کۆنتترۆڵی ئەو مینانە بکەن یاخود چەندێک خاکی هەرێم لەو مینانە پاک بکەنەوە؟ ئێمە لە سەرەتای قسەکانم باسم کرد کە 776 کیلۆمەتر بووە تواندراوە ئێستا لەو 776 کیلۆمەترە 576 پاک کراوەتەوە 200 کیلۆمەتری ماوە پاک بکرێتەوە و مینێکی یەکجار زۆریش لە ناو براوە ساڵانە 4-5 هزار مین لە ناو دەبردرێت زیاتر لە 10,000 تا 15,000 پاشماوەی جەنگی نەتەقاوە لە ناو دەبردرێ و چارەسەریان بۆ دەکرێت لە کاتێکا ئێمە ساڵی پار 5,000 مینمان لە ناو برد کەواتە چارەسەرکردنی 5,000 ڕووداوی نەخوازراو. بەڵێ داواکاریتان ناخۆپامی ئێوە بۆ خەڵکی چێ و تایبەتی ئەوانی کە لە ناوچە گەشتیارەکاندا بۆ سەیرانگاکان ناوچانی کە مەترسی ئەوەی هەیە کامینی لێبێت پامی ئێوە بۆ خەڵکی چیە خۆ هۆشداری ئێوە بۆ هاوڵاتیان بۆ سەردانیکەران بۆ گەشتیاران بۆ ئەو ناوچانی کە مەترسی بوونی منی لێ دەکرێت چییە؟ پەیامی ئێمە بۆ گەشتیاران بۆ خەڵکی بە شەرەفی دێهاتیەکان لەو ناوچانە نزیک نەبنەوە کە ئاماژە ڕێژیمان بۆ کردوون کەوە شوێنی مەترسی ئەویان دەستکاری ئاماژەکان مەکەن. زۆر جاری وایە ئێمە شوێنێک ئاماژە ڕێژی بۆ دەکەین لە کاتێکە هەر لەلایەن خودی هاوڵاتیەکانەوە دەستکاری دەکرێ و دەجوولێندرێ و یان دەبردرێن. ئەوە خۆی لە خۆیدا کارەساتێکی مرۆیی دروست دەکا. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بە تایبەتی ئێمە لە وەرزی بەهار و ئەوانە زۆر ڕوبەڕووی ئەو کێشانە دەبینەوە کە بۆ جیا بەهارە و بەدەستهێنانی گژ و جیای بەهاری سەردانی دوورترین شوێن دەکەن سەردانی ناوچە مین ڕێژکراوەکان دەکەن بەداخەوە کارەساتی لێ دەکەوێتەوە. بۆیە هیوادارین ئەو ئاماژە ڕێژیانەی کە چ بە بۆیەی سوور چ بە ساین بە پلێت ئاماژەی شوێنی مەترسیدارمان ڕاگەیاندووە دەستکاری ئەو شوێنانە نەکرێ نەجوولێندرێن نەبردرێن دەستیان لێمەدەن بۆی هەمووی لە پێنا و خزمەتی هاوڵاتیان و سەلامەت ڕاگررتنی ژیان و ژیانی ئەوانە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان. سپاس بۆ تۆ سپاس بۆی کارەبانی ئەمریکا کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.